کە ساڵیادی ڕۆژی جیهانی کەسانی کەم ئەندام و خاوەن پێداویستە تایبەتەکانە. لە کاتێکدا کە ئەم یادە پیرۆزە یاد دەکەینەوە دەژین لەگەڵ گرفتەکانی کەسانی کەم ئەندام لە وڵاتەکەمان لە ئەنجامی دۆخی خراپی خزمەتگوزاری و نەبوونی پێداویستیە خزمەتگوزاریە سەرەتاییەکان پەیوەست بە کەم ئەندامان، وەک نەبوونی هەلی کار کە بۆتە بەربەستێکی کوشندا لە بەردەست خاوەن پێداویستە تایبەتەکان کە ژیانیان هاوشێوەی ژیانی ئاسایی کەسانی تر بێت. ئێمە لێرەوە و لەم بۆنە پیرۆزەدا وا دەبینین کە لە ئەرکی حکوومەتدایە جەخت بکاتەوە لەسەر جێبەجێکردنی یاسای چاودێری کەم ئەندامان و خاوەن پێداویستیە تایبەتەکانی ژمارە 38 ساڵی 2013 بە تایبەت تشک دەخەینە سەر هەردوو مادەی 15 و 16 کە تایبەتن بە ئەرکی وزارەتەکان بە پێی یاسا کە پێیان سپێر دراوە بە دەستەبەرکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان و لە ڕووی تەندروستی و پەروەردە و خوێندن و هەروەها خزمەتگوزاریەکانی دیکە و بە تایبەت تشک دەکەینە سەر خزمەتگوزاریەکان کە پەیوەستن بە ئاسان گەیشتن لە شوێنە گشتی و تایبەتیەکان و ڕەسەندانی هەلی کاری گونجاو بۆ کەسانی کەمەندام. و ئێمە لەم بۆنەیەدا بە ئەرکی خۆمانی دەزانین وەک ڕێکخراوێک تایبەت بە کەسانی کەم ئەندام پشتیوانی خۆمان دەردەبڕین بۆ خوشک و براکانمان لە گۆڕەپانەکانی خۆپیشاندان لەسەر جەم پارێزگاکانی عێراق. داواکارین مافی ڕەوای کۆمەڵانی خەڵکی وڵاتەکەمان دەستەبەر بکرێت لەگەڵ گرنگیدان بە پابەندبوون بە ئاشتی بەڕێوەچوونی خۆپیشاندانەکان و دوورکەوتنەوە لە بەکارهێنانی هەموو جۆرەکانی توندوتیژی. و لێرەدا سەری ڕێز بۆ کۆی شەهیدەکانماندا دەنوێنین کە گیانی خۆیان فیدا کرد لە گۆڕەپانەکاندا لە خۆپیشاندەران و هەروەها قوربانیان لە هێزە ئەمنیەکاندا و هیوای زوو چاکبوونەوە بۆ کۆی بریندارەکان دەخوازین. هەروەها داوا لە خۆپیشاندەران دەکەین لە گۆڕەپانەکانی خۆپیشاندان لە نێو داواکارەکانیاندا مافی خاوەن پێداویستە تایبەتەکان بکەنە نێو داواکاریەکانیانەوە. هەروەها داوا لە حکوومەت دەکەین داواکاری ڕەوای خۆپیشاندەران جێبەجێ بکات و تاوانباران ڕادستی یاسا بکرێن کە هۆکار بوون بۆ شەهیدکردنی کەسانی بێتاوان لە هاوڵاتیان و لە هەردوولا. لێرەوە ڕۆڵی کەمتەرخەمی نوێنەرانی گەل لە بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەردەکەوێت لە گەیاندنی دەنگی کۆمەڵانی خەڵک بەدەسەڵات لە وڵاتدا و پابەند نەبوونیان بە بەڵێنەکانیان لە بانگەشەی هەڵبژاردن کە دابوویان بە کۆمەڵانی خەڵک. و لێرەوە داوایان لێ دەکەین کە هەستن بە جێبەجێکردنی ئەرکەکانی خۆیان بەرپرسیارانەتر بۆ ئەوەی ئەم وڵاتە زیاتر بەرەو هەڵدێر و قەیرانی نوێتر هەنگاو نەنات.